کاملکردنی ئەو هەیکەلی کە بۆی دانراوە طبعا بەپێی یاسای ژمارە 4 کۆمیسیۆن دەسەڵاتی دامەزراندنی پێدراوە و بۆیە لەو چارچێوەیە کۆمیسیۆن لە هەوڵدایە بۆ ئەوەی دامەزراوەکان و فەرمانکانی و ئەو سافەی کە بۆی دانراوە دایمەزرێنیتن. طبعا ئەوە لەڕێی پێشکەشکردنی فۆرم دەبی ئەو فۆرمە ئەلیکترۆنی دەبیتن کەسێک بێتن بگات بۆ فۆرمە پێویستە لەڕێی ئینتەرنێتەوە داخلی موقعی کۆمیسیۆن بی کە لە www.khak.krd واتە دەبی لەڕێی ئەو وێبسایتەوە بیتن و هەر کەسێک بۆ هەیە یەکجار ئەو فۆرمە پڕکاتەوە و واتە هیچ فۆرمێکی کاغەزی یان وەرەقی نییە بۆ پێشکەشکردن. ئەو کەسێک کە بوێ دامەزرێ یان ئەو کەسێک بوەستەوە لە فەرمانگە و دامەزراوەکانی حکوومەت بۆ کۆمیسیۆن پێویستە لەڕێی ئەو وێبسایتەوە بیتن. پێویست ناکە سەردانی هیچ بنکەیەک بکات، پێویست ناکە سەردانی هیچ ئۆفیسێک و هیچ شوێنێک بکات، تەنها لەڕێی وێبسایتەوە ئەو فۆرمە پڕ دەکاتەوە. دەمەوێت ئەوەش برێم دامەزراندن بەپێی قانونی خزمەی مەدەنی عێراقی دەبێت و کۆمیسیۆن هیچ دەرماڵەیەکی تایبەتی نییە جیاواز لەگەر ئەوەی کە لە دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان هەیە. زۆر جار پرسیارەوە دەکرێت ئایا دەرماڵەی ئەو کۆمیسیۆنە وەک کۆمیسیۆنی اتحادیەکە دەبی؟ نەخێر، دەرماڵەی کۆمیسیۆنی کوردستان وەک ئەو دەرماڵانەیە کە لە حکوومەت و ئەوەی کە لە وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان بۆی دانراوە. شتێکی کە دەمەوێت باسکەم لەبەرەوەی وەک مؤسسەیەکی کۆمیسیۆن یەکەم جارە لە هەرێم دروست دەبیتن. سروشت و طبیعەتی ئیشی کۆمیسیۆن زیاتر لۆجستیە لەوەی کە مەکتەبی بی، زیاتر ئیشەکان لە مەیدان دەکرێن و تایبەتیش لە ڕۆژانی هەڵبژاردن هەموو کارەکان هەموو ئەو کارمەندانەی کە دادەمەزرێن یان ئەوانەی دەیانوێت ڕاژەیان بگوازنەوە بۆ کۆمیسیۆن کارەکە و نەبی مەکتەبی بی، زیاتر لۆجستیە، زیاتر لە مەیدانە، لە بنکەکانە، لە سنتەرەکانە. بۆیە ئەو کەسانی کە دێن بۆ کارکردن دەبی ئەویان تێدابی کە بتوانن لە مەیدان کار بکەن و هەروەها لە کاتی هەڵبژاردن بە تایبەتی لە شەشمانجی یەکەمی بەر لە هەڵبژاردنەکان توانێوێن هەبی تا درەنگانی شەو بەشدار بن. ئەمن سپاسان دەکەم و کاک سلێمان ئەگەر قسەی هەیە نیە ئێستاش دکتۆر ڕێزان لەسەر ئەو هەڵەکارانە ئەو پلانی کە ئەمە هەمانە ئەو پلە وەزیفیانی کە ئەمە